لە کۆمەڵی ڕووناکبیری کەرکووک مەراسیمی ناساندن و ئیمزاکردنی کتێبی کەرکووک لە پەراوێزی ڕاستیەکاندا بە ئامادەبوونی بەشێک لە نووسەران و ڕووناکبیرانی کەرکووک کۆڕێک بۆ ناساندنی کتێبی کەرکووک لە پەراوێزی ڕاستیەکاندا لە نووسینی ماشاءالله عوسمان سەعید بەڕێوەچوو. نووسەر لە مەراسیمەکەدا پوختەیەکی لا کتێبەکەی بۆ ئامادەبووان خستە بەرباس. کتێبەکە کۆکراوی وتارەکانی نووسەرە کە پێشتر لە گۆڤار و ڕۆژنامەکاندا بڵاوی کردوونەتەوە. هەروەک لای خۆشیان ئامادەبووان با سەرنج و تێبینیەکانیان کۆڕەکان دەوڵەمەند کرد. کتێبەکان هەر لەسەر و بابەتانەیەکەوە لە گۆڤار و ڕۆژنامەکان بڵاوکراوەتەوە و ئێساش کردمان بە کتابێک و کتابەکەش بە ناوی کەرکووک لە پەراوێزی ڕاستیەکاندا و نامێلکەیەکچە بە ناوی ڕۆژگار سەپاندی بەسەرمە و ئێمەش بەم بۆنەوەیە هەوڵ دەدەین زیاتر سەرقاڵ جەماوەڕ سەرقاڵکەین بە چارەسەری کردنی کێشەی کەرکووک و ناوچە دابڕاوەکانەوە لەبەرەوە این بۆ ئیمڕۆی ئێمەی کورد زۆر پێویستە هەوڵ دەدەین کە هەموو کات ناحەزان و شۆڤینیاز هەوڵیان داوە کە پاشێ لە کوردستان داببڕن و ئێمەش بۆیە ئەم بیرۆکە و بابەتانە زیاتر بڵاوەکەینەوە. کۆمەڵێ بابەتی تایە تەمانە و کۆمەڵە بابەتانە بابەتی ڕۆشنبی تایە، مێژووی تایە، سیاسی تایە، هەمووی تایە. نامێلکەکەش تەمانەوە وەکوتمان سێ چیرۆکە هەمووی سەرجەم بابەتەکان ئەوە ئاگرێتەوە کە بەشی ڕاگەاندنەوە پەروەردەیە و سیاسیە و ئەو بابەتانیە.